باشات گەلبەڕێز لێوە محەممەد سابر شڕۆڤکاری سەربازیان بەحەسکین جنابی لیوای بەخێر بێن. سپاس دەکەم، سپاس بۆ جەناب. ئێمە بە لە عێراقەوە دەست پێ بکەین. ڕاوبوچوونی جیاوازان بە تایبەت لە مەسەن نووری مالکی دەڵێ مەترسی لەسەر عێراقیش دروست بووە دوای لە ناوچوونی ڕژێمی بەشار ئەسەد. مەترسیەکان چین بە تایبەت لە ڕووی سەربازیەوە چون بتوانین عێراق نەکەوتە ناو ئەو کێشمە سیاسیەکە ناڵێن سەربازیەکە دەڵێن. وەڵام سپاس دەکەم، من بە بۆچوونی من لە ڕووی سەربازیەوە عێراق ئێستا هەوڵەدا خۆی بەهێزکە بە تایبەتی لە سنوورەکان، چونکە بە حەقەت مەترسیەک هەیە لەسەر عێراق و ئەتوانم بڵێم هیچ گەرانتیە نییە کە عێراق نەبێتە بەشێک لەو وەزعی کە ئێستا لە سووریەدا هەیە، چونکە نفسی سیناروە ڕووی داوە کاتی خۆی لە عێراقدا و احتیمالە تکرار بێتەوە لە عێراق. جا لەبەرەوە عێراق بە هەمان کێشەی ئێستا لە کێشەی چۆنەڵێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی کێشەی لەگەڵ ئیسرائیلدا هەیە. ناڵم حکوومەتی عێراق بەس حکوومەتی سێبەرەکەی عێراق ئەو حکوومەتەی کە ئیستاکێ لەسەر عێراق دەباتە ڕێوە بە غێر مباشر بە سێبەر دەیباتە ڕێوە و کۆمەڵێ ساحبی کۆمەڵێک گروپاتی نایاساییە. گروپاتە نایاسایانە بە حەقەت لەو کاتێک لە 7 ئۆکتۆبرەوە بوونەتە یعنی بەشێک لەو کێشە و گرفتانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی دژ بە ئیسرائیل. جا لەبەرەوە عێراقیش بەشێکە لەو کێشانە بە بۆچوونی بەشێکە سیناریوەیەکە پێشتر هەبووە عێراق پێدا تێپەڕیوە دووبارە دەبتەوە مەبەست سیناریوەیەکە دوای ساڵ ئەو سیناریوی 2014 دروست بوو، بەڵام عێراقیش ئێستاکێ هاوبەش بوو لەگەڵ حکوومەتی بە هەماهەنگ بوو لەگەڵ حکوومەتی سووریا بە تایبەتی لەگەڵ بەشار ئەسەدا تا ئاخر نەفەس و تا ئاخر ئەوەی کە بەشار سووری بەجێهێشت حکوومەتی عێراق هەموو کات دووپاتی کردەوە کە ئێمە هاوکارین و هاوبەشین و بە حکوومەتی سووریا بەجێ ناهێلین، بەڵام ئەوە بوو کە بەجیان هێش بە لەبەرەوەی ئێستاکێ زیاتر چۆنەڵی ئۆپراسیۆنەکە زیاتر ئیسرائیل و ئەمریکا و تورکیایش زیاتر ئەو وەزعە خارتێکی تازە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست ئەکەن. لەبەرەوەی عێراقیش وەکو بینیمان دوو جەمسەر هەبوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، جەمسەری ئیسرائیل و جەمسەری ئێران. ئەوە بۆ ئێران ئیسرائیل بە هەموو شێوە هەوڵەدا لە هەچی گروپ و جەمسەر و هاوکار و ئەو وڵاتانی کە هاوکارن لەگەڵ ئێرانە بە تایبەتی ئەو گروپانە و ئەو ماڵانی کە هاوکەرن و کە بوونەتە بابل ئیزعاج چۆنەڵێ بۆ ئیسرائیل بتوانێت لەلایەن بەرێ ئەو گروپ و ئەوە بوو کە لە حەماسەوە دەستی پێکرد، دوای هاتە سەر حیزب الله، دوای هاتە سەر سووریا. ئەو کۆمەڵێک گروپیش ماوە لە ناو عێراقا هەوڵە درێ ئێستاکە ئیسرائیل لە هەوڵی ئەوەدایە بە هەماهەنگ کە موافقەتی حکوومەتی ئەمریکا وەرگێ بۆ ئەوی بتوانێ بە حەقەت لەو گروپانیش بدات، چونکە بە حەقەت ئەو گروپانیش ئێستا بەشێک ماون لە قووەتی ئێرانی لە ناوچەکەدا. لە داهاتوو چ لایەنێکە دەبتە مەترسی لەسەر سنوورەکانی عێراق و لە ناوخۆی عێراقیش گروپە چەکدارەکان کە ئێران پاڵپشتیان دەکایان گروپە چەکدارەکان کە ئێستا سووریا بەڕێوە دەبن پێشڕەوی دەکەن بۆ نمونە یەکگرتنەوەک دەبێت لەگەڵ گروپە توندڕەوەکان کە پێشتر توش ئێماژەت پێ کرد لە 2014 ئەو سیناریوە دووبارە. وەڵام من بە بۆچوونی من ئەو حکوومەتەی کە ئیسە دروست بوو لە سووریا پێش چەند ڕۆژێ بە هاوکاری ئەمریکا و تورکیا حکوومەتێکی ناسەقامگیرە، حکوومەتێکی تەندروستە، حکوومەتێکی ناڕاستە، حکوومەتێکە یعنی ئەتوانم بڵێم تەنها جۆلانی و جەماعەتەکەی لەو ڕیشمانەکان دروستی کردووە. جا لەبەرەوە ئەو حکوومەتە ئەتوانم بڵێم چۆنەڵێن ئەوە نییە سووریەکان مڵکی هەموو سووریەکان بێ. جار تا ئێستا زۆربەی گروپەکانی سووریا و زۆربەی خەڵکی سووریا ناڕازیە لەو حکوومەتە، چکم ئەو حکوومەتێک کە دروست بوو بینیمان بەڵێ حکوومەتێکی جیهادیە، حکوومەتێکی ئەمەویە، حکوومەتێکی ئیسلامیە، حکوومەتێکە لەسەر نەهجێکی عەرەبی ئیسلامی تونڕەوە، جا لەبەرەوە و نەهجێکی مەسەبگەریشە کە مەسەبی سوننەیە
وعراقش طبعا استاكي كمذهبي سنه شيعه مسيطره لسر عراق واوان واتوان بل نيوي عراقي زياتر وشون عليه هاو سنوره لقال خابتايبتي سنه كان هاو سنوره لي رقص بكنيو اگر ببي او قصانه به شيعي عراق لقال سني سوريا يتردب تدجات يعني اتب ومن واد بينم هيك هما هنجي كان همودا بسرا لقال حكمتي سوريا او حكمتي كيسل سوريا هي بحقت او حكمتي سيبري كيسل عراق ده هي بتايبتي كشيعي ديبات الروا هيك هما هنجي نامين لقال حكمتي سوريا وحكمتي سوريا بتوانم بلم حكمتك دبي حكمتي منعزل حكمتك هم سنوي لقال عراق بتعاطي انعزالك هم لقال لبنان هم لقال اسرائيل هم لقال اردن تنها يقدر وازي دمينه لقال تركيا جال برو حكمتك هولا دا جروبات دروسكا خلق دروسكا بوي بلاماري هم لا كان بدا هم دولت كان بدا بوي زياتر شلون الله جاي خوي بكاتو لنا زنابلي بو اوي شركه برفراوان ترنبي مثلا دو سيناريو هن يعني او تا او ناوچانه خاوين بکرینه ولا شر و پاشماوي شر هر یک چکی خوی بگواسته روسیا دستی پی کردو کلوپلی سربازی فروکی تایبت فروکی شرکر هموی واده گواسته و لیبیا لای خوش و اسرائیل بردوام بردمانی او شوینانه دکه کچکی بهیزی حکومتی پیشتری تیدا بوا استا خاوین دکرێتەوە بەڵام پێشبینی ئەوە دەکرێت چەکی زیاتر بکەوتە ناو سووریا بۆ حکوومەتەکەی ئێستایی ئەبوو محەممەد جولانی ئێستا هەموو هەوڵێکە درێ بەتایبەتی لایەن ئەمریکا و لایەن ئیسرائیلەوە ئەو حکوومەتەی کە دێتە سەر حکمی سووریا سەر ئیداری سیاسی سووریا حکوومەتێکی زۆر لاواز بێ حکوومەتێکی لاواز لە ڕووی بێچەکیەوە طبعاً لاواز لە ڕووی دەولیشەوە حکوومەتێک بێ نەتوانێ ببێتە ترسناک بێ زەرمەند بێ بەتایبەتی بۆ ئیسرائیل ئەو بۆ ئەبینین ئیسرائیل بە هەمان شێوەیە چۆن لە لوبنانی لە ئێستا ئاسمانی سووریا ئاسمانێکی چۆنەڵی ئازادە بۆ ئیسرائیل بە ئارەزووی خۆی لە هەر شوێنە ئەو شوێنانی کە چەک و تەقەمەنی چۆنەڵی ئەسەدی تیاماوە کە کۆی کردوێتەوە هەمووی لێ دەدا بۆی ئەو چەکانە لە ناوبەری بە تایبەتی ئەسەد خاوەنی چەکی کیمیایی بوو و چەکی قورس بوو بەڵام زۆر مەترسی هەیە زۆر خەتەرناکە جا لەبەرەوە ئیسرائیل بە هەموو هێزێک لەو چەکانە دەدا هەتا لە ناوێن دەبەرە و هەوڵەدا حکوومەتێکی واش دروستکە بۆ لە پاشە ڕۆژە حکوومەتێ بێ لەسەر دەستورێک بێ نەتوانێ بە هیچ شێوەیەک خۆی بەهێزکە بە قووەتکە بە تایبەتی لەلایەن سەربازیەوە باشە ئەمە بە بابەتی بە تایبەت دوا ڕۆژەکەی سووریای باسی ئەوان گوتیان سێ مانگی تر ئیتر حکوومەتێکی نوێ پێکدەنرێ انتخابات دەکرێت کاربوو نووسینەوەی دەستور دەکرێت لەم وەزعی ئێستا ئەوان پێدا تێپەڕدەبن و ڕۆژڵاتی ناوەڕاستیشی تێدایە ئاسانە ئەمە لە ڕووی سیاسی و سەربازیەوە بە بۆچوونی من ئاسان نییە بە سێ مانگی تر ناتوانێت ئەگەر بکرێت چۆنەڵی تەندروست نابێ لەبەرەوەی تا ئێستا گروپاتێکی زۆر هەیە کۆمەڵێکی زۆر هەیە لە ناو سووریەدا ناڕازین بە حکمی بە دەسەڵاتی جۆلانی ئەیانەوێ حکوومەتێکی فراوان بێ حکوومەتێکی دیموقراتی بێ حکوومەتێکی فێدرالی بێ حکوومەتێکە هەموو لایەنەکان و هەموو نەتەوەکان و هەموو کەمایەتەکانی ناو سووریا هەموو مافی خوان وەرگرن بە تایبەتی کە بینین کوردی ئێستا ئاوت کراوە ئێستا دەرکراوە لە چۆنن لە پرۆسەکان بە حقت کورد ئیسە سەر لێ شێوە بەتەمانە بچنە شام ڕێکەوتنێک بکەن هەسەد بە بۆچوونی من ڕێکەوتنەکە ڕێکەوتنێکی شەرمانەیە ڕێکەوتنی خەجوولانیە ڕێکەوتنێکی تەندروست نییە ڕێکەوتنەکە حکوومەتی شام بە هیچ شێوەیەک ئەگەر ئێستا بیکەن باشتریان نەیکەن کوردە وەڵڵاهی بیکەن و نەیکەن هەر وەک یەک وایە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ ئەوەی ئەو نەهجەی کە دانراوە ئەو سیاسەتی کە دانراوە بۆ سوورێکی یەکگرتو بە حقت کورد نییە مافی نییە لێرە خاڵەکی دیکە هەیە چەک لە دەستی حکوومەتی ئێستا کە مەسەلەن کاروبارەکان بەڕێ دەکا حکوومەتێکی کاتیە چەک لە دەستیان نامینێ هەمووا لە ناو دەچێت بەڵام کورد خوچەکی هەیە و پاڵپشتیشی بەردەوامە ئەمریکاش دەڵێ نابێت نزیک ئەو ناوچانە بن دەبێت کورد پارێزراو بن پێشبینی هەیە کورد لە ڕووی سەربازی و سیاسی و بە پێشوەچوونێکی باشی هەبی
قۆناغی ئێستا و داهاتوو من بە بۆچوونی من قۆناغێکی باشی نابێت لەبەرەوەی ناوچەکەی ناوچەیەکی ڕاستە فراوانە ناوچێکی استراتیجیە بەڵام ناوچەکەی زۆربەی ناوچە عرب نیشینە وەکو دێرە زور وەکو چۆنە ڕەقا ئەمانە بە حەقەت جێگای داعشن جێگای عربی عنسوری متعصبن دەکشێتەوە دەستە ناوچە کوردنشینەکان بچێتە ناوچە کوردنیشەکان لەبەرەوەی تورکیا لە ناو مۆزوعەکەیە تورکیش حدودی خۆی زیاتر ئەبێ چۆن ئەڵێ حمایە بکە و بپارێزێ زیاتر زەخت لە کوردەکانەکە و زەخت لە ئەوەی چەند جێ لە قسەکان دەگرم هیچ گەشتبین نی من ناگەشتبین نیم بە وەزعی سووریا وەزعی سووریا باش نییە بە تایبەتی کورد وەزعی باش نییە لە سووریا کورد ئەبێ کورد یەک حەلی هەیە هەماهەنگ بێ لەگەڵ هەموو کوردستانە بە تایبەتی لەگەڵ هەرێمی کوردستانە پێویستە حکوومەتی کوردەکانی سووریا هەماهەنگ بن لەگەڵ هەولێردا بتوانن چارەسەرێ بکەن بۆی لەو مۆزەقە و لەو کێشانە دەرچنە دەرەوە ئەینا حەل ئەوەیە هیچ تر حەل نییە سپاس لێوە محەممەد سابر شڕوە کارێ سەربازین گەلمە دەبوون سپاس بووە پیگەیەکی گەشتبینیەک چێ بێت ئینشەڵڵا مەمنون